ئێوەی مرۆڤ زۆر بێواشی دەجوڵێنەوە بەراورد بە پرۆژە سەربازیێنینەکانتان، بەڵام لەبەر ئەوەی ئێوە ئەم تەکنەلۆژیاتان دزی و یخۆتان نییە، ئەم تەکنەلۆژیایە بە ناحەقی دراوە بە ئێوە لەلایەن بوونەوەری یاسارەکانی ترەوە، لەوانەیە ئەوە کێشەی فیزیەوی بۆ ئێوە دروست کردبێت و ئێوە لە زۆرانبازیدان لەگەڵ ئەو کێشەیەدا، ئەو کێشەیە کە ناتوانن کەشتی ئاسمانیەکانتان جێگیر بکەن یان ئاشیعەکانی تایبەت بە کەشتی ئاسمانی UFO. ئەو زانیاریانەی کە من هەمە خەڵکانێکی زۆر گیانە لە دەست داوە بەو تیشکانە و تێکدانی شوێنی فڕینەکە. ئایا ڕای تۆ جوانیە؟ ئەمەش نمونەیەکی زیندووە لە بازرگانیکردن لەسەر پرسیارەکەت دەربارەی باش و خراپ. ئێوە یاری دەکەن بەهێزێکی نەناسرا و بەو بۆنەیەشەوە دەبێت گیان لە دەستدانی هاوڕێکانتان و هاوڕێگەسەکانتان قبوڵ بکەن، لە ڕاستیدا ئەوان گیان لە دەست دەدەن بۆ مەبەستێکی گەورەتر، بۆ بەرەو پێشبردنی تەکنەلۆژیا. ئێوە ئەم تەکنەلۆژیاش تەنها بۆ مەبەستی جەنگ بەکاردێنن، واتە بۆ کاری سلبی. ئێستا ئەوان دەتوانن سوودی کەشفکردن بدەنە ئێوە کە تەنها کەمترین ژمارە کەسانێک لە جۆری ئێوە ئاگاداری ئەم تەکنەلۆژیانەیە کە لە بێگانەکانی دەرەوەی زەوی وەری دەگرن، وەک ئەوەی کە ئەوان ناوی دەبن بە نیهێنی. ئەوان باسی چەند شتێکی سەرەتاییتان بۆ دەکەن یان دەڵێن ئەو ڕووداوانش شتی سادەن، لە ڕاستیدا ئەوە نیوەی ڕاستیەکەیە. ئەگەر تۆ بتوانیت ئەم دەسەڵاتانە وەلا بنیت وە باشترە کە مەحاوەلە نەکەیت شت لەوانەوە فێر ببیت، بەڵام جۆری ئێوە هەمیشە نەزان بوون و بە نەزانی یاری لەگەڵ هێزی نەزانرەو دەکەن بە مەرجێک کە ئێوە هێشتا تێگەیشتنتان نییە بۆ ئەوە. بۆ دەتانەوێت ئەوان بگۆڕن. لایەت تا باسی میفشنی فسم بۆ کردیت بە بۆنەی هەڵگەڕانەوە لە گۆشەیەکی جێگیرەوە بە ئەشیعەیەک مسەکە دەتوێنرێتەوە لەگەڵ ئەلەمێنتی تردا. کردارەکە بە تواندنەوەی ئەو مادانە ڕوودەدات دەبێت لە گۆشەیەکی دیاریکراوی جێگیرەوە ئەشیعەت لێ بدرێت تا بە ناو یەکتردا دەتوێنرێنەوە. هێزە تایبەتەکە لە ئەنجامی ئەو کردارەوە ڕوئەدات کە ئەم قواسی بایپۆڵەیە کارکتەر وەردەگرێت. ئەنجامی پەیوەندی نێوان ئەو دوو مادەیە ئەگەر لە شوێنێکی گونجاودا نەبێت، ئەوە ئەو مادەیە بەکار نایەت بۆ ئەو مەبەستەی کە دروست کراوە. لەبەر ئەوەیە مادەکە سەر دەکەوێت بۆ مادەی پلازمانی بەرزتر، بەمەش لێخشانێکی زبر دروست دەبێت بەرەو ڕووی جەمسەرەکەی تر، واتە بە باشی کارەکەی ئەنجام نادات. ئەمەش وا دەکات کە هێزی ڕاکێشان تەسک بکاتەوە و کردداری خشاندنی ناجێگی دروست بکات. ئەم لێخشاندنە هەڵگەڕانەوە دروست دەکات بۆ ئەو کەشتیەی کە مادەکەی بۆ بەکاردەهێنیت. ئەمەش ئێستا ناتوانێت شەپۆل بدات بۆ ناو هێزی ڕاکێشان، بەڵام بەشێکی شەپۆل دەدات بەرەو دەرەوەی ئەو ناوچەی کە بۆ دیاری کردووە، واتە شەپۆلێکی ناجێگی دروست دەکەیت و زۆر زەحمەت دەبێت بە کۆنتڕۆڵکردنی ئەو شەپۆلە لە ناو سنوورەکانی ئەو تەکنیکەی بەکاری دەهێنیت. بۆشی هەیە چەند کارێک بە ئەنجام بگەێنیت. بۆ نمونە کەشتێکی ئاسمانی زەبەلاحی پێ بفڕێنیت یان بیجۆڵێنیت، دەشتوانرێت بەکار بهێنرێت بۆ ونکردنی تەنێک لە ناوچەیەکی دیاریکراودا بە ئەلکترۆموگناتیس یان تیشرکدانەوە یان فێڵی تەکنیکی، بەڵام بە ڕێژەیەکی دیاریکراو. هەتا دەتوانرێت بە ناو مادەدا تێپەڕاندن دروست بکرێت لە فێڵدێکی لەو جۆرەدا ئەگەر فریکوێنسی مەسافەکان لە بەرزەیەکی تەواودا بێت. بەداخەوە ئەم شتانەی من بۆتی باز دەکەم بە زمانی ئێوە وشەیەکتان نییە کە گونجاو بێت بۆ ئەم مەبەستە. دەترسم ئەم زانیاریانە بەگوێتان جێگەی باوەڕ نەبێت یان تێگەیشتن لێی مەحاڵ بێت بۆتان، هەرچەندە ئەمە شیکردنەوەیەکی زۆر سادە بوو کە من ویستم تۆ تێبگەێنم. پرسیار: ئایا زانست توانیوێتی بیسەلمێنێت کە هێزی پارانۆرماڵ بوونی هەیە؟ بۆ نمونە ئەو هێزی بیرکردنەوەی کە تۆ هەتا؟ وەڵام: بەڵێ، بۆ ئەوەی ئەوەت بۆ ڕوون بکەمەوە دەبێت دان بەوەدا بنیت کە ڕاستی فیزیەوی لە کاریگەری دەوروبەر بوونی هەیە. ئێستا مەحاولەیەک دەکەم، چەند چرکەیەک کاتم پێ بدە. تۆ دەبێت هۆشی خۆت لە دنیای گردونی ڕاستی جودا بکەیتەوە. لە ڕاستیدا ئەمە شتێکی لاوەکیە. بیخەرە مێشکی خۆتەوە کە هەموو مادەکان کە لەم شوێنەدا بوونی هەیە، ئەو مێزە، ئەو قەڵەمە، ئەو کاغەزە، لە ڕاستیدا بوونی نییە. ئەوە تەنها دەرئەنجامی بیرکردنەوە و تەرکیزە لەگەڵ وزە. ئایا تێدەگەیت؟ وشەی دیمێنسی بە زمانی ئێوە ئەوە بەشێکە لە بەڵقێک، چەند بەڵقێک بەشێکن لە پلەیەک لیڤڵ. پلە بەرگێکە لە نفوس
لەگەڵ ئەوەشدا لە نفوزدایە ئەمەش کار دەکات وەک یەک قیاسی فیزیەوی لە ڕاستیدا ئەمە بێ کۆتاییە ئەمەش پەسێنراوە بە بەرگی زانیاری وزە و پلەی گشتی لە نفوزدا پلەی سفر بوونی نییە هەمویان وەک یەکن بەڵام جیاوازیەکەیان ئەوەیە کە لە وزەکەیاندا هەیە وا هەز دەکەم بە تەواوەتی سرم لێ تێکداوە وا هەز دەکەم باشترە ئەم ڕوونکردنەوەی ڕابگرم. پرسیار زۆر بابەتێکی سەرنجڕاکێشە چەند جۆر پارانۆرماڵ دەتوانێت دروست بکرێت بەو ڕێگایە؟ وەڵام هەموو جۆرێک هەموو ئەو شتانەی کە بە پارانۆرماڵ ناو دەبرێن. پرسیار ئاخیر پرسیار لە دانیشتنی یەکەمدا لە مانگی دیسەمبەر تۆ وتت لەسەر شتی زانستی و پارانۆرماڵ ناتەوێت قسە بکەیت بۆ ئێستا ئەمانەت هەمووی بۆ باس کردم. وەڵام لە دانیشتنی یەکەمدا بە پێویستم نەزانی باسی ئەو شتانە لەگەڵ بکەم بەڵام وا دیارە ئێستا زیاتر لە پێویست زانیاریم دایتە بۆیە حەزم کرد ئەم باسانە بە شێوازێکی بیدایی باس بکەین. دیارە بەشێک لە قسەکانی ئەمڕۆم وای لێ کردیت کە بیر بکەیتەوە لە دونیاکەت شتێک کە نابێت هەمووی خراپ بێت. بۆی هەیە زانەکانی مرۆڤ قسەکانی من بەبێ بنەما لە قەڵەم بدەن لەبەر ئەوەی هیچ خەتەریەتێک نابینم لە دانی ئەم زانیاریانە کەس ئیحتیمام بەم زانستە نادات. ئەها بیرم کەوتەوە مرۆڤەکان وشەی زیندەوەرە خراپەکان بەکار دێنن لە کتێبە دینیەکانیاندا ئەمە ژمانەی هێز و جادوو هەردووکیان بوونیان نییە. جادوو بوونی نییە ئەوە تەنها زانستێکی زۆر پێشکەوتووە هەموو شتێک کە ئێوە ناوی جادوو یا سیحری لێ دەنێن ئەوە بەشێکە لە زانست ئەگەر تەنها لەوە تێ بگەیت واتە هەنگاوێکی زانستی بەرەو پێشەوە چوویت. ڕای من لەسەر ئەم باسە لێرەدا کۆتایی دێت. کۆتایی بەشی دێم.